بەناوی خوای گەورە و میهرەبان قوتابیانی بەڕێز دوو پرسیارمان هەیە کە لە ئابووری تەمان هەروەک لەسەر داوای زۆری قوتابیان زیاتر داوای پرسیاری ئابووری دەکەن بۆیە ئەمەش زیاتر ئەو ماوەی پرسیاری ئابووری دادەبەزێنێ. پرسیاری یەکەم ئاگادار بە ئێستا وەکو جیاوازیەک لە نێوان خەرجی گواستنەوە لەگەڵ خەرجی ڕاستەقینە. ئەگەر پرسیار هاتۆ گوتی ئەو پارانەی کە وەک بیمەیک بێکاری پێشکەش بەچێ بێسەرپەرشتان دەکرێت یان سوالکەران دەستیان دەکەوێت لە حیسابکردنی هەژماری داهاتی نەتەوەدا دوور دەخرێتەوە واتە حیساب ناکرێت. ئەم پارانە خەرجی گواستنەوە، خەرجی ئاسایی، خەرجی دارایی، خەرجی ڕاستەقینە. طبعاً مادام پارەکە لە بیمەیە یان بێسەرپەرشتانە یانیش سوالکەرەکان دەستی دەکەوێت خەرجی ئاسایی نییە کە سەرف بکەیت، داراییش نییە کە پەیوەندی بە حکومەتەوە بێ و خەرجی ڕاستەقینەش نییە کە ئێستا دەخوێنین خەرجی ڕاستەقە تایبەتە بە حکومەت کە تەرخانیان دەکات کەواتە خەرجی گواستنەوەیە. مانە ئەوە خەرجی گواستنەوەیە دەتوانین کەوە بە کۆدیش دەتوانین لۆ خۆت بەکاری بهێنەی مادام بێسەرپەرشتانە کە سینەکەیە و سوالکەرانە ئەوە گواستنەوەیە. دێن ئەو جارە بەڵام ئەو خەرجیەی کە حکومەت بزانە جیاوازە ئەو خەرجیەی کە حکومەت تەرخان دەکات ئەوە حکومەت تەرخانی دەکات بۆ بەدەستهێنانی ئامیر و ئامراز و شمەک و خزمەتگوزاری بەمانە فراوانەکەی پێی دەوترێت خەرجی بەرهەمهێن. ئەوە چییە؟ ئەوە خەرجی ڕاستەقینەیە. زانە ئەوە خەرجی ڕاستەقینەیە، واتەی گواستنەوە نییە، ئاساییش نییە و خەرجی داراییشی نییە. بێدەڕاچینە قسە داراییش نییە. لێرش دەتوانانی کۆدی لۆ خۆت بەکاربێنێت مادام ئەها تەرخان دەکرێت ڕاستە تەرخان کە دەتوانی بە کۆد بخوێنی مادام تەرخانە زانە ئەوە ڕاستەقینەیە. یانیش ئامێر و ئامراز ئەویش هەر ڕاستەقینە. بە هیوای سودمەند بوون ئینشاءڵڵا.